اما کو طلبه کرد روج آوا لرب ما گروپ دروست کرد بناوی گروپ پیکا و جیان ما چالاکیا کرد انم صداری بچینن لشاری هولیر وکو سپاسیا شار کردستان و خلک هولیر دکن و امروز هاتون با چندنی صد نمام لیک لا گرکانی شاری هولیر وەکو با بڵێن سوپاس و پێزانینێک پیشان بن بۆ شاری هەولێر وەکو باسمان کرد بە هیوای ئەوەی کە ئەمەش ببێتە کولتورێک لە هەرێمی کوردستان. ئیرۆ ئەم هاتن وێ دەرێژ بوو چالاکیەکێ بوو کو ئەم سەد داری بچینن بهافکاریە منەزەما ڕێکخراوە سپارک و پەروین ئەم وەک خۆشیاکێ وەک تشتێکی ناوبەرەمە و حەزکردنێکی ناوبەرەمە و خەڵکی ئەربیلەتە هەولێرەدا دروست بکەن.